خوار چواردە ساڵانی یانەی پێشمەرگەی سلێمانی پێشەنجی کۆمەڵەی چوارەم لە خولی عێراق لە یەکێک لە یاریەکانی هەفتەی نوێم بووە میوانی هەولێر. لە نیوەی یەکەم تەنها یەک دەرفەت بۆ هەردوو تیپ هەڵکەوت، ئەویش لە خولەکی 19 بوو. بووە گۆڵ یەکەم بۆ تیپی خوار چواردە ساڵانی یانەی پێشمەرگەی سلێمانی هێڤار جەبار تۆماری کرد. لە نیوەی دۆمبێس و شێرەکانی هەولێر هەوڵی گەڕانەوە بۆ کەشی یاریەکەیان دەدا. پێشمەرگەکانی سلێمانیش چاویان لە گۆڵی دۆم و دڵنیایی بوو. هەردوو تیپ کۆمەڵێک دەرفەتی باشیان بۆ دروست بوو تاوەکو بە گۆڵی زیاتر بگەن، بەڵام وەک پێویست سوودیان لێ وەرنەگرتن. لە دوا خولەکەکانی یاریەکە ئەرین ئیبراهیم لە پێشمەرگە بە کارتی سوور کرایە دەرەوە، بەڵام ئەنجام گۆڕانکایی بەسەردا نەهاتوو. بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سووری بێت و شێرەکانی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. وڵی دەماتوانی زیاتر پێشکەشکەن لە ئەستی خۆمە ڕازی نەبووین، چکە ئێمە بەخۆت دیتیتانەمە یاریمان جوانە، بەس ئەم یاریە نازم بۆ مەفەق نەبووین. ئینشاڵڵا بە یارەکانی دی زیاتر خۆمان دوو دەکەین. وڵا زۆر گرنگ بوو یاری الحەمدوللا، سپاس بەخوا بە یارمەتی برادەرەکان بە یارمەتی ستافی ڕایەنان لەخوا بەزای توانیمان لە سەدارە بمێنینەوە. وڵا کاپتنگیان لەخوا بەزای بێ زۆر باشوین، زۆر ینی زۆر خۆمان ئامادە کردو بۆم یاری، چونکە ئەم یاریێکی گرنگ بوو ئێمە هەبوایە ئەم یاریمان ببردایەوە. بەم شێوەیە لە کۆمەڵەی چوارەم پێشمەرگەی سلێمانی بۆ خاوەنی 22 خاڵ لە 8 یاری و بەبێ ڕکابەرلا پێشەنگا. هەولێریش لە 7 یاری تەنها 7 خاڵی هەیە و پێنجەمە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.